وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لەو پارەی کە لە بەغداوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دێت هیچیان نەداوەتە قەرزی کۆمپانیەکانی نەوت بەڵکو و قەرزەکانیان لە ڕێگەی پارەی فرۆشتنی نەوت و داهاتی ناوخۆ داوەتەوە ئاشکراشی دەکات پێش جەژن دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەران دەکەنەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕێباز حەملان وەزیری دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەندێک قسە لەبارەی پێدانی موچەی فەرمانبەران بە قەرزی کۆمپانیەکانی نەوت دەکرێن ئەو قسانە دوورن لە ڕاستیدا هەر کاتێک پارە لە بەغداوە هاتبێت بەسەر فەرمانبەرانیان دابەش کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان هەر قەرزێکی دابێتەوە بە داهاتی نەوت بەو داهاتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە ناوخۆ هەیەی لە گومرگ و زەریبە و ڕسوماتی وەزارەتەکان لەوە داوێتەوە. من جارێکە تەکید دەکەمەوە بۆ خەڵکی کوردستان تکایە هەچ لێدوانێک لەسەر موچە دەدرێت جەنابی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لەلایەن بەڕێز سکرتارێتی ئەنجومەنی وەزیرانەوە یاخود لەلایەن وەزارەتی داراییەوە هیچ لێدوانێک غەیری ئەمە نەڕەسمیە نەڕاستە نە هیچ بەڵگەیەکیشی لەگەڵا و هەموو شتانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە و هەموو قسانەی ئەم ماوەی ئەکرێ یەک بەڵگەیشی لەگەڵا بڵاو نەکراوەتەوە کە ئەو قسانە وایە کە بەداخەو بۆ سەر لێ شێوانی هاوڵاتیان و بەلا ڕێدابردنی خەڵکە. لە ساڵی 2019دا حکوومەتی ناوەندی بڕی 2 تریلیۆن و 266 ملیاری بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم ناردووە کە دەکاتە 5 موچە لە 2019 بۆ هەرێمی کوردستانی ناردووە بەڵام حکوومەتی هەرێم لەم ساڵدا تەنها 2 موچەی بەسەر فەرمانبەران دابەش کردووە. مانگ هاتووە بەڵام بەو 5 مانگە موچەی مانگی دەی 2018 دراوە بە پاشەکەوت موچەی مانگی دەی 2018 دراوە بە پاشەکەوت موچەی مانگی 12 دراوە بە بێ پاشەکەوت و هەروەها ئەمە 3 مانگی 2 مانگەکەی کەشی موچەی مانگی یەکی 2019 دراوە بە بێ پاشەکەوت موچەی مانگی 2019 دراوە بە بێ پاشەکەوت واتە ئەوە 5 مانگە. ئەمە تەمعان خاڵشی کە زۆر گرنگە بۆ ئێوەی بەڕێزی ڕوونکەمەوانێ بە پێی ئیشعارەکانی بانقی مرکزی کە ئێستا بۆ ئێوەی بەڕێز یەخینە ڕوو ئێمە لە مانگی یەکە 317 ملیارمان بۆ هاتووە لە مانگی 2 317 ملیارمان بۆ هاتووە لە مانگی 3 بۆ تەعویزی دوو مانگەکەی کە 722 ملیاریان نرد بەڵام ئەوە وەکو تەعویز بوو بەڵام چۆن ئێمە موچەکەمان بە پاشەکەوتەوە دابەش کردووە بەڵام کە کۆیەکەیتەوە هەر 5 مانگەکە مانگی 453 ملیارەکە ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن و پێشتری ژووتمانەوە ئێستا ژێڵێن بەڵێ 453 ملیاراتوە بە 5 مانگ بەڵام ئەوەی دابشکردنەکەی بەم شێوەیە بووە ئێمە مانگانە 881 ملیار دەین 1 تریلیۆن و 831 ملیاری خۆشمان لە حکوومەتی هەرێم خسۆتە سەری و ئەو 5 مانگە 2 مانگیمان بۆ 2019 داوە 3 مانگیشی بۆ 2018 بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزیشەوە بە خەڵکی کوردستان ڕادەگەێنین ئێمە وەکو وەزارەتی دارایی و ئابووری پێش جەژن دەست بە دابەشکردنی موچە دەکەین بەڵام ئێمە تا ئێستا هیچ پارێکمان لە بەغداوە بۆ ئەوە نهاتۆ کە بتوانین هەموو موچەکان بدەین بەڵام بەو بڕەپارەی لە بەردەستمانایە و لە داهاتی نەوتی هەرێمی کوردستانە دەست بە دابەشکردنی موچە دەکەین پێش جەژن ئەوەی فریاژ نەکەوتین دوای جەژن ڕاستەوخۆ هەمووی تەواو دەکەین. بە بیانی و قەیرانی دارایی لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێم هیچ یاسایەکی تایبەت بە بودجەی نییە بۆیە کەس نازانێت داهاتی تەواوەتی حکوومەتی هەرێم لەو ماوەیەدا چەند بووە و چۆن خەرجی کردووە ئەمەش لە کاتێکدا نەبوونی یاسا بۆ بودجەی گشتی دەبێتە ڕێگا خۆشکار بۆ بەهەدەردانی سامانی وڵات و زیادبوونی گەندەڵی و نەمانی متمانە بە حکوومەت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.